بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا لەسەر چاوەڕوانیەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە نێوان دەستپێکردنەوەی خۆپیشاندان ویان گەڕانەوە بۆ سەر سندوقەکانی دەنگدان لەو هەڵبژاردنە پارلەمانیی کەوا بڕیارە لە کۆتایی مانگی ئایلیلی داهاتوو بەڕێوە بچێت دەوەستین و پرسیار دەکەین ئایا بەڕاست لە ئێستادا باشترین بژاردەیەکی بەردەمی شەقامی کوردی چوونە سەر سندوقەکانی دەنگدانیە تا لە ڕێگەیەوە ئەوانە سزا بدا کە بە بەرپرسیاریان دەزانێت لە کێشە و نەهامەتیەکان و دەنجیش بدات بەوانەی کە لە چاوەڕوانەکانی شەقامی کوردیدا جێگەی ئومێد و متمانەن بۆ گەڕانەوەی مافی خەڵک و چارەسەرکردنی قەیرانە دارایی و سیاسەکانی هەرێم. بەڵام ئایا بەڕاست کورتین ڕێگاک بۆ ئەوەی ڕاستەوخۆ شەقام فشارەکانی لێوەی بخاتە سەر ئەوانەی پەیوەندیدارن بە چارەسەرکردنی کێشەکانی هەرێم؟ سەر شەقام و جوڵانی کۆمەڵانی خەڵکی کوردستان نییە لە مەیدانەکانی ئازادی بۆ گزارشکردن لە ڕەتکردنەوەی دۆخی خراپی ئێستای هەرێم و ناچارکردنی دەسەڵاتداران بۆ جێبەجێکردنی داخوازەکانی خەڵک؟ ئایا ئەوانەی لە ئێستادا جەخت لەسەر گەڕانەوەی خەڵک بۆ سەر سندوقەکانی دەنگدان دەکەنەوە بەوە باشترین خزمەتێک بە شەقام و خەڵک ناکەن بەو اعتیبارەی کە ڕزگاریان دەکەن لەو هێز و کەسانەی کە دەگوترێت بەردەوام ناڕەزایەتی و خۆپیشاندانەکانیان بۆ مەرامی سیاسی و شەخصی خۆیان بەکارهێناوە؟ لە ئێستادا ئومێد هەڵچنین لەسەر دەنگدان و حرەمی پەرلەمان خۆخەڵەتانێکی گەورە نییە، بە تایبەتیش وەک دەگوترێ هەر لە بنەڕەتدا پرۆسەی سیاسی و گەمەی سیاسی لە چوارچێوەی دەنگدان و پەرلەمان لە هەرێمی کوردستان لە بەهای سیاسی لە ڕێگەی سەختەکاریەوە خاڵی کراوەتەوە. ئایا ئەوەی لە ئێستادا لە باشوور و ناوەڕاستی عێراق ڕوودەدات شۆڕشێکی گەورەی چەوساوانی عێراق نییە کە پێویست دەکات چەوساوانی کوردستانیش ئیلهامی لێوە وەربگرن؟ ئایا بەڕاست خۆبەستنەوەی شەقامی کوردی بەوەی کە لە باشوور و ناوەڕاستی عێراق ڕوودەدات کارێکی زۆر نامەوزوعی نییە بەوەی اعتیبارێ ئەوەی ڕوودەدات دوجار لە ژنگە و زروفێکی تایبەت بە باشوور و ناوەڕاستە و ناکرێت بە ئاسانی لە هەرێمی کوردستانیش لاسایی بکرێتەوە؟ بەڕاست کاتیەوە نەهاتۆ لە جیاتی ئەوەی تۆپەکە وەک هەمیشە بخرێتەوە ساحەی خەڵک لەوەی کە خۆپیشاندان بکەن یا بچنەوە سەر سندوقەکانی دەنگدان هێزە ناڕەزیەکانی هەرم بایکۆتی بەشداری کۆی پرۆسەی سیاسی بکەن لە چوارچێوە ڕەسمیەکەی پەیوەست بە پەرلەمان و حکوومەت؟ بۆ قسەکردن لەسەر ئەمە هەریەک لە بەڕێزان دکتۆر ئەمیر نامێک مامۆستای زانکۆ لە ستۆدیۆی هەولێری پایتەخت لەگەڵمانە، هەروەها لە ستۆدیۆی سلێمانی بەڕێز کاگە هادی حەمەڕەشید چالاکوانی کۆمەڵی مەدینیش لەگەڵمانە. بەخێرهاتنی میوانە بەڕێزەکانم دەکەم، بەخێر بە زۆر، هەروەها بەخێرهاتنی میوانە بەڕێزەکەی شاری هەولێری پایتەختیشم دەکەم دکتۆر ئەمیر نامێک با لە بەڕێزیانەوە دەست پێ بکەم. دکتۆری بەڕێز، خۆت دەزانی ئەمڕۆ شەقامی کوردی دەگوترێت لە بەردەم دوو بژاردێدا، بژاردەیەکیان بژاردەیەکی نزیکە بەوەی کە شەقامی کوردی سەیری شەقامی عراقی بکە لە باشوور و لە ناوەڕاست کە لە ئێستادا لە خۆپیشانداندان شەقامی کوردیش بکەوێتە جوڵا بکەوێتە خۆپیشاندان لە هەمبەر ئەو دۆخە خراپەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە. وە بژاردەیەکی تریش هەیە دەگوترێت کە بژاردەی دووەم بەڵام کەمێ دوورتر ئەویش بریتە لەوەی کە شەقامی کوردی چاوەڕێ بکات تا 2 مانگی تر تا ئەو کاتەی دەچێتەوە سەر سندوقەکانی دەنگدان لەو هەڵبژاردنە پەرلەمانەی کەوا بڕیارە لە کۆتایی مانگی نۆی داهاتوو بەڕێوە بچێت. بەڕای بەڕێزت کامیان باشترین بژاردەیەکە بۆ خەڵکی هەرێمی کوردستان؟ بڵێ دیارە دوو ئاراستە هەیە، دەکرێت بڵێن ئەوەی کە پەیوەندی بە داخوازی شەقامە، کێشەی کارەبایە، کێشەی خزمەت گوزاریە، کێشەی ئاوە، کێشەی بێکاریە، لە سەرانسەری عێراق یەک کەیسە، دوو کەیس نییە. لەبەرەوەی هاوڵاتیەک ئەگەر لە هەولێر و لە سلێمانی بێ لە دهۆک بی یاخود لە بەسڕا و لە سەماوە لە جنوب و ناسری و ڕوومادی هەر شوێنێکی تربی لە بەغدابی لە کێشەی بێکاری، کێشەی کارەبایی، کێشەی ئاو، کێشەی خزمەت گوزاری لە هەرێمی کوردستان کێشەی قوتی خەڵک و کێشەی موچەش بوونی هەیە. ئەو کەیسا پێی دەوترێ کەیسێکە بە هەمان شێوەیە. بەڵام ئەوی دەمێتەوە سەر ئەوەی خۆپیشاندانەکانی ئەو دوایە لە عێراق چۆن بە شێوازێکە و ئایا ئێمە لە هەرێمە کوردستان دەکرێت بە هەمان ئاراستە وەکو ئەوان بیر بکەینەوە؟ من دیارە پێم وایە ئەمە ئەلەوەیان دوو کەیسی جیاوازە. یەکەمیان دەبێت تێبگەین ئەوەی کە لە عێراق دەگوزارێ
بکەلنا منطقەی بەسڕاوە دەستی پێ کرد بەڵێ بەشێکی داوای ڕەوایە بەشێکی پەیوەندی بە چێشمە چێشمی لایەنە سیاسی عێراقیەکانە لە نێویشیاندا لایەنە سیاسە شیعیەکان واتە خەڵکێکە داوای ڕەوای خۆی دەکا حەقێکی مەشروعی خۆیی داواکارەکەی بەڵام خەڵکێکی تریش پێویستە بە ململانی لایەنە سیاسەکان و نەتائیجی ئینتیخابات و دەستی دەرەچیشی تێدا هەیە ئەوەی کە تێبینی دەکرێت بۆ نمونە هەر لە یەکەم ڕۆژی خۆپیشاندانەکانی بەسرا و شوێنەکانی تر نرخی نەوت لە $5 بۆ $10 خلال ئەو تا ڕۆژە بەرز بووە یعنی هەندێک جارێک گەمەیەکی سیاسی دەرەچیشە ئەوەی کە دەمێنێتەوە بەرزبەت خۆپیشاندانەکانی ئێرە ئایا لە هەرێمی کوردستان ئەو شتە بکرێ یان نەکرێ من پێم وایە ئێمە خۆمان لە کوردستان خەڵکی ئێمە ماندووە و ململانێ و مەشاکلی ناوخۆی زۆر هەبووە دۆخکە وردە خەریکە هێمن دەبیتەوە بۆ هێوربوونەوە دەڕوا وردە بۆ ئاراستەیە دەڕۆی نەتایجی انتخابات بەلایەکدا دەکشێتەوە لە پێشوودا لە هەرێمی کوردستان لە زۆربەی زۆری شارەکان خۆپیشاندان هەبووە ناڕەزایی هەبووە هەندێک جارۆیە کەسانێکە نەبوونەتە قوربانی لە ئەنجام ئەو ناڕەزایەتانە بەڵام نەمان بینی یەک شاری عێراقی یەک هاوڵاتی عێراقی بێنە سەر خۆپیشاندان بکەن بێنە سەر جادەکان بڵێن ئێمەش پاڵپشتی خۆپیشاندەرانی هەرێمی کوردستان دەکەین لەبەر ئەوەی دوو کێسی جیاوازە معانات و مەشاکلی ئێمە لە هەندێک شتە لەوەی کە لێک دەچوو جیا بوو ئەو کێ پەیوەندی مەسەلەی خزمەتگوزاری و کێشەکانی ئاو کارەبا و بێکاری ئەمە جیاوازە بەڵام باقیەکەی تر ئەجندایەکی سیاسی لە پشتەوەیە دوو ئاراستی جیاوازە ئێمە هەرێمی کوردستان باشتر وایە بەرنامە ئەجندای خۆمان هەبێت پرسیارەکەی من پرسیارێکی دیاریکراوم لێ کردی لە ئێستادا خەڵکی هەرێمی کوردستان بگەڕێنەوە سەر شەقامەکان یا دوومانژی تر چاوەڕێ بکەن تاوەکو دەرفەت دەبێت بۆ چوونەوە سەر سندوقەکانی دەنگدان کامیان هەڵبژێرێ بە دیاریکراوی بەڕای بەڕێزت کامیان باشترە بۆ خەڵکی کوردستان پرسیارەکەت زۆر بەجێ پرسیارێکی زۆر بەجێ دەست خۆش بێ بە بۆچوونی من خەڵکی ئێمە بەهێمنی بە ئارامی هەوڵ دۆخەکە چەند هێمنە هێمنتری لە هەرێمی کوردستان لەبەرەوەی یەکە هەڵبژاردنەکان لە 30 ئەیلول بکرێ تەنها ئێمە چەند ڕۆژێکمان ماوە ئەبێ بانگەشی هەڵبژاردن ئەنی نزیک دەبێتەوە پڕی مانگێک مابێ بانگەشی هەڵبژاردن دەست پێ دەکات ئەگەر بێ تەشەنج و فەوزایەکە بی ئەو بانگەشی هەڵبژاردنە بە ئارامی بەڕێوە ناچی ڕەنگە مەشاکلەکان بە ئاراستەی قوڵتر بڕاتەوە لە بەرەوەی عادەتەن بانگەشی هەڵبژاردن و هەڵبژاردنەکان کە نێزیک بێ لە دۆخێکی هێمن و ئارام بەڕێوە بچێت لە دۆخێکی دراسە بۆ کراو لەلایەن هەم لایەنە سیاسە کوردیەکان کە هەم پێم وایە هەمووشان لە ئەستی مەسئولیەتی نیشتیمانی و نەتەوەیی وڵاتەکەی خۆمانن بە ئارامی بەڕێوە بچێت لە 2010 لە قازانجی هەموو لایەنەکان و پەیوەستیش دەبێت بەرژەوەندێ باڵاکانی خەڵکی کوردستان ئەگەر هەڵبژاردنەکان لە کاتی خۆی بکرێت لەبەرەوەی هەمومان دەزانین ئەوەی کە هەیە ئێستا بەشێکی زۆر پارتە سیاسیەکان لەو وەزعی هەیە کە لە حکومەتە لە پەرلەمانە ڕازینین یان هەتا 4 ساڵەکەش تەوا بوو لە حکومەت بەشدار بوون بەشێکیان ئێستا کشاونەتەوە و بوونتە مەعارەزە لەبەرەوە ئەگەر بکرێ وا باشتر دۆخێکی هێمن هەبێت دۆخێکی ئارام هەبێ هەڵبژاردن بکرێ بۆی پەرلەمانێک هەڵبژێردرێتەوە نوێنەری ڕاستەقینی هەموو لایەنەکانی تێدا بێ سەرۆکی پەرلەمان بوونی هەبێ دەستەی سەرۆکایەتی هەبێ حکومەتێکی تازە بێ لەبێ ئەو بارە قورسەی لەسەر شانی حکومەت و پەرلەمانەیە بەو فترەیە هەستی دەکەین ومێدێک بەدی نەکرێت گۆڕانکاری گەورە و جەوهری زیاتر بێتە پێش بەڵکو لە پەرلەمان و حکومەتی داهاتوو دەکرێت بە هەموو لایەک شانی بدەنە بەرێ ئەو دۆخە چەقبۆستۆی کە ڕوبەڕووی وڵاتەکەمان بووە بەرەو ئاقارەکی باشتر بڕوە بە تایبەتی ئەو چێشە هەڵبەسێردراوانێت لە بینی هەرێم و دەوڵەتی عێراقیە لەبەرەوەی ئێمە بەشێکی زۆر ئەو چێشانەمان لە عێراق ئێمە هەم لە پەرلەمان و نێر ڕاستەقینی باشمان هەبێ بام لە پرسیارێشتر لە بەڕێز بکەم ئەم دۆخە هێمن و ئارامی کە بەڕێزت باسی لێوە دەکەی ئەگەر بێت و لە ئێستادا بە دەستپێکردنەوەی خۆپیشاندان و بە هاندانی خەڵک بۆ ڕژانە سەر شەقامەکان تێک بدرێ چێ سوودمەند دەبێت لێی بە تایبەتی لە ئێستادا کە ئێمە بەرەو ئەوین کە بچینە ناو هەڵبژاردنەوە بڵێ ئێمە خۆپیشاندان دوسێ جۆری هەیە خۆپیشاندانێک ئەگەر داوای ڕەوای خەڵک بێ هێمن بێ ئارام بێ دوور لە مەشاکل بە پێی یاسا کارپێکراوەکان کە لە هەرێمی کوردستان هەیە تەشەنج دروست نەبێ ئاژاوا دروست نەبێ زۆر نۆرمالە هەبێ دەکرێت بەڵام مەتاڵب پێ بێ داواکارێکی مەحدود هەبێ ئەنی شتێک دیار بێ بەڵام زۆر جار وایە بەشێک لە خۆپیشاندانە دەبێتە مزایدەی سیاسی هەندێک لایەنی سیاسی
لە سەرتا لەگەڵنین دوای لەگەڵدان بەڵام ئەگە بینی ئاراستەکە بەنەوە ئەشکەیە دەگۆڕدرێن یان دەجار وایە کێشە دروست دێ بەندەجار تەقبولی زۆری خۆپیشاندانەکان نابێ مەسەر خۆپیشاندانێک ئەگەر بوو بە شێوازی ئاژاوە و مەشاکل و هەندێک وەزئیتر نشتی نامەوە کە ڕووی لە وڵاتەکەی ئێمە باش دابێ لەبەر ئێمە لە ڕابردوودا هەندێک دەستکەوت هەیە لە دەستمانداوە ئێستا فرسەتێک هاتە پێش هیچ هێزێکی سیاسی لە عێراق نەیتوانیوە لە هەڵبژاردنەکان ئەم جارە زۆرنی کورسەکان بەدەست بێنێ و نەتائیجی انتخاباتەکان لەژێر پرسیار بوو تێبین لەسەر هەبوو هەموو لایەنەکان کەم و زۆر سکاڵیان هەبووە ئەوە لەسەر ڕۆژی داهاتوو ڕەنگە نەتائیجەکە کۆتایی پێ بێ و دادگای باڵای فیدرالی عێراق و کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان تەسەورات وایە پەسەندی بکە کە ئەو ناکۆچی و ململانی نێوان ئەو لایەنە سیاسیان هەیە و ناو خودی شیعەکانیش هەیە سوننەکانش دۆخیان زۆر لاوازە ئێمە دەکرێت ئەو دەرفەتە بقۆزینەوە خۆمان ساز و ئامادە بۆ گەرانی لە داهاتوودا لە عێراق دێتە پێش بۆی بتوانین لە عقبەت داهاتوو لە کارنامەکە وەکو گەلی کوردستان زۆر باشە زۆر دواتر دەگەڕێمەوە دەستوری عێراق داخوازەکانی خۆمان زۆر باشە کاک هادی کەواتە باشترین بژاردەیەک ئێستا لە بەردەم شەقامی کوردی دابێ ئەوەیە کە دوومانشتر چاوەڕێ بکە ئەم دۆخە هێمن و ئارامی ئێستای هەرێمی کوردستان تێک نەدا دواتر لە 30 ئەیلول لە ڕێگەی دەنگدان ئەوانە سزابدا کە بەرپرسیاریان دەزانێت لەم نەهامەتی و ناسۆر و کێشانەی کە لە هەرێمی کوردستان هەیە و پاداشتی ئەوانش بداتەوە کە یامتمانە ببەخشێ بەوانەی کە پێی وایە دەتوانێت ئاهێندەی خەڵکی هەرێمی کوردستان بەرە و دۆخێشی باشتر بەرێ. قوربان سپاس بۆم دەرفەتە لە ڕاستیە ئەو خۆپیشاندانانەی کە ئێستا لە باشوور بە دیاریکراوی تا ڕادەیەکیش لە وەسەتی عێراق ئاکرێ لە ڕاستیە لێرە زووتر ئەو جۆرە خۆپیشاندانە نەکران بگرە بە زیادیشەوە یعنی چەند ساڵێکە ناوبەناو خۆپیشاندان لێرە ئەکرێ بەڵام بە جیاوازی لە بەهێزی و لە ئاستی کوالێتی خۆپیشاندەران و هەتا دوایی بەڵام پێم وایە بەگشتی لێرە زووتر ئەو جۆرە لە خۆپیشاندان کرا کە بەرهەمی تەبەن ڕێگمە بەستم بە دیاریکراوی لەو جۆرە خۆپیشاندانانەی کە ئێستا لە باشوورە ئاکرێ بە تایبەتی کە خۆپیشاندەران تووڕێی خۆیان بەرامبەر زۆربەی پارتە سیاسیەکان دەرەبڕن لێرەش بۆ خۆتان نەزانن لە ماوەی وا زیاتر لە ساڵێک تێپەڕێ بەسەر ئەو جۆرە لە خۆپیشاندان کە خۆپیشاندەران ئەتوانم بڵێم وشیارێکیان یا بە هەموو لایەنە سیاسیەکان بارەگای بەشێک لەو لایەنە سیاسیانەیان بەبێ جیاوازی سووتان کە ئیترەوەش بۆ خۆی قسەی لێکەوتەوە ئایا ئەبێ دەسەڵات لای پارتی و یەکێتی بێت و خەڵکی تر باجەکەی بە بەڵام پەیام بوو بەداخەوە ئەو هێزە سیاسیانە بەگشتی نەیانتوانی لەو پەیامانە تێبگەن پەیامی خۆپیشاندەران بەگشتی تووڕەیی بوو لە ئەوەی پێوترێتە ڕوژ بە یەکەوە بسووتێنێ لە بەرەوەی کە مانوو بوو لەو یاریەی کە ماوەیەک بوو تێکەوت بوو هەر ئەو ناونیشانی بەرنامەکەی جەنابتان لە نێوان ناڕەزاتیەکانی خەڵک لە نێوان خۆپیشاندەرانیان سنووقەکانی دەنگدانە من پێم وایە تەنانەت ئۆپشنی دەنگدان و تۆڵەکردنەوە لە هێزە سیاسیەکان لەسەر سنووقەکانی دەنگدان تا ئێستا ئەو ئۆپشنەش خەریکە ئەکسپایرە بێ و خەڵک ئەزانی بۆچی لەبەرەوەی کە ئەو زۆربەی لایەنە سیاسیەکان نەیانتوانی ئەو بەڵێنانە بەرنەسەر کە دابوویان بە خەڵکی خۆیان من ئەمەوێ بڵێم پێش ئەوەی کە بە تەواوەتی بچمە چونکە دوو بەشە ینی خۆپیشاندان یان بەشداری لە هەڵبژاردن و سنووقەکانی دەنگدانە لە ڕاستیە ئۆپشنی خۆپیشاندان لەلایەن دەسەڵاتی سیاسیەوە زۆر خراپ تەعاملی لەگەڵاکرا چەنە خۆپیشاندەران بە ڕۆحێکی ڕاقی و سەردەمیانەوە هاتنە سەر شەقامەکان پاکێجیان نووسی و بە جۆرە لە جۆرەکان یعنی خۆیان لە ئەنجومەنەکانی سەرای ئازادی و باخی ئازادی و هەر شار و شارۆچکەیە کە ناوێکی دیاریکراوی هەبوو بەداخەوە دەسەڵاتی سیاسی نەک نەیویست لەو پەیامەتیە بگا و
چاوێک بە پاکێج و بە داواکاریەکانیانە بخشێنێتەوە بەڵکو زۆر تەعاموریانە تەعاملی لەگەڵ خۆپشاندەرانە کرد و بەدەستی دەرەکیش چواندن و بالفعل خەڵکی لێگرتن خەڵکی لێ شەهیدکردن ئەمە نەیتوانی ئەو پەیامە جوانەی کە خۆپشاندەران هەیان بوو بگاتە شوێنی خۆیەوە بە جیاوازی بەرخوردی هەرهێزێکی سیاسیش لەگەڵ خۆپشاندەرانە کە من هەمووی کورتەکەمەوە لەوەی هەموو هێزە سیاسەکان نەیانتوانی بە گوێرەی پێویست لە پەیامی خۆپشاندەران بگەن هەرچی دەنگدانی شەکاک شۆڕش لە ڕاستیا دەنگدانیش چیرۆکێکی تاڵی هەیە لە هەرێمی کوردستانە ئەگەر ئێمە سەیری کەین شەڕی ناوخۆ دەرهاویشتەی هەڵبژاردننی ساڵی 1992 بوو کە بۆ یەکەم جار خەڵکی کوردستان بە ئەو پەڕی دڵگەرمی و بە حەماسەتەوە ڕووی لە سنووقەکانی دەنگدان کرد سەپۆرت و موسانەدەی ئەم هێزە سیاسیانەی کرد بەڵام دیسانەوە هێزە سیاسەکان نەیانتوانی لە پەیامی جوانی پشگیری و پاڵپشتی خەڵکی کوردستان بۆ خۆیان تێبگەن هاتن لە مەعمەعەی چی بووە من و چی بۆ تۆ لەسەر شتی زۆر بەسیت و لاوەکی کێشەکەوتە نێوانیانەوە بە پەرلەمانی کوردستان داگیرکرا لەلایەن هێزێکەوە سەرەتا دواتری هێزێک دەبابە و پۆساڵی بەسی هێناوە بۆ سەریانی ئەوە پرۆسەی دەنگدان بوو کە بینیتان پەرلەمان کە شوێنێکی پیرۆز و دەستگایەکی گرنگ و بڕبڕی پشتی دەسەڵاتەکانە لە هەر وڵاتێکە سەرەتا لەلایەن هێزێکەوە داگیرکرا دواتر وەکو عەرزم کردن لە ژێر پۆساڵی دەسەڵاتێکە کە ئەنفال و کیمیابارانی ئێمەی کرد بوو جارێکی تر هاتنەوە ئەوێشیان ینی ئەو چیرۆکە ئەمەوێ بیهێنم بۆ ساڵانی 2000 کە بەداخەوە خۆی ئەم قسانە زۆر قسەی ناومێدکردن بەتایبەتی تۆ کاتێک قسە لەسەر ئۆپشنی دەنگدانیان ئۆپشنی شەقام دەکەی سەرەتاکەی بوو کۆتایەکەی بە ئازارترە یعنی ئێمە لە ساڵی 1992 کە چینە ناو پرۆسەی هەڵبژاردنەوە زۆر ینی بە نۆرمەڵ سەیریەکەین کە هێزە سیاسەکان تەزویر بکەن هێزە سیاسەکان دەستگا و دامەزراوەکانی بەرەی کوردستانی ئەو کات بۆ خۆیان بەکاربێنن بەڵام ئەگەر سەردەکەت خێراکەین و واز لەو مێژووە تاڵە بێنین کە لە نەوەدەکانە کە کوڕی نیوەی کوردیان دابەکوشت و جەرگی نیوەی کوردیان سوتاو کرد و پشتی نیوەی کوردیان شکان لە ڕاستیە ئەگەر ئەوەش تێپەڕین و بینە سەردەمی ئێسامان دوایین هەڵبژاردن هەمومان لە بەرچاومانە دوایین هەڵبژاردن ئێستا کە خەڵکی کوردستان خۆی ئامادەکە ئەم هێزە سیاسیانە کەڵکەڵەیەوە لە مێشکیانایە کە جارێکی تر وا بکەن لە خەڵکی بڕاتەوە بۆ سەر سنووقەکانی دەنگدان من لە تۆ پرسم ئەنجامی هەڵبژاردننی 12 ئایار تا ئێستا کەسە زانێ ئەنجامەکەی بە تەواوەتی چۆنە و بە هەمومانەوە ئاگادارین تەنانەت لە عێراقشا بەگشتی یەکێک لەو ئیفرازاتانەی ئەو شێوازی کەمتەرخەمیە لە تشکیل نەکردنی حکوومەت پێش ئەوە یاعلان نەکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن بێگومان و فەوزایی لەکەوێتەوە کە ئێستا جۆرێک لە فەراغی ئەمنی لە ناوچەکانە دروست بووە بۆ ئەمە ینی من قسەی ناومێدکەر ناکەم بەڵکو پێم وایە جیا لەو دوو بژاردەی سێم لە بەردەم خەڵکی کوردستانە کە پەیامێکی تازەتر باتەوە بە ئەم هێزە سیاسیانە بەگشتی کە ئەوی شەوەیە بایکۆتی سندوقەکانی دەنگدان بکەن و پێیان بڵێن ئەو پرۆسە ساخت پڕ لە ساختەکاری دوجار ئەم پرۆسەیە هەر دەڕوە ینی مەساری خۆی هەروەردەگرێت بە کەمترین خەڵکی بچێتە سەر سندوقەکانی دەنگدان ئەمە شەس ناکەی داواکاریش زۆر ناواقعیە من هەمیشە وتومە و بەتایبەتی لە ئەسڵدا حەز ناکەم هیچ هێزێکی ئەم هەرێمی کوردستانە زۆر مهتەم بێ بەوەی کە زۆرترین خەڵک بەشداری بکە گرنگەوەیە پرۆسەکە تێپەڕێ خۆی دوو جۆر هەڵبژاردنمان هەیە لە دنیا بەگشتی هەڵبژاردن لەو وڵاتانی کە دیموکراسیەتە بەربڵاوە بۆ بە فەرهەنگ لە ناویانە هەڵبژاردن ئەکرێ ڕێژەی دەنگدان کەم بێ بەڵام هێزە سیاسەکان تێبگەن لەوەی کە خەڵکی ئەو وڵاتە زۆر گرنگ نییە بەلایەوە ئەلڤیابا حکومیان بکات چونکە دوجار سیستمێک حکومیانەکە خەڵکی تر تەنها ئەتوانی بڵێ مۆزەفێکە لەناو ئەو حکوومەتە بەڵام لە دنیای بە دیاریکراوی شەرقی ئەوسەد و ئەم دنیا ناشیرینەی ئێمە
نەچوونی خەڵک بۆ سەر سنووقەکانی دەنگدان پامێکی زۆر گرنگی تایە کە ئەوش بریتێ لەوەی کە هێزی معنەوی ئەو دەسەڵاتە لاوازەکە هێزی دەسەڵاتێک کە ڕێژەی دەنگدانەکەی لە سەروی لە سا هەفتاوە بێ و هێزێ لە ناو هێزەکانی شالتوانی بێتی لە سەرو لە سا پەنجای ئەو لە سا هەفتایی کە چوون بۆ دەنگدان بیهێنێ بێگومان حکوومەتێکی زۆر زۆر پاڵپشتی کراوە حکوومەتێکی بەهێز بەرهەمێنێ ئەو حکوومەتانەی کە لە هەرێمی کوردستانە یەک لە دوای یەکاتون قابلی ئەوە نییە ئەو حەماسەتە جەماوەریەی بۆ بجوڵێنی کە تا ئێستا هاتوونەتە بەرهەم و پێویستە پەیامی خەڵکی کوردستان ئەوە بێ بەجددی ئەو دەسەڵاتە ئەوەنەی تر لاواز بکات بەوەی کە سپۆرت و پشتگیری زۆر چاکە با بزانین دکتۆری بەڕێز دکتۆر ئەمیر قسەی چێ لەسەر ئەوە ئێستا ئێمە لە بەردەم ئۆپشن یان بژاردەی سێهەم داین بەوەی کە شەقامی کوردی و کۆمەڵانی خەڵکی کوردستان بایکۆتی پرۆسەکە بکەن نەچن بۆ سەر سندوقەکانی دەنگدان بەڕێز لەو بارەوە دەڵێی چی؟ بەڵێ پێم وایە ئەو ئۆپشنێکی نۆرمال نییە لەبەرەوەی خەڵک بەشدار دەبێت ئێمە دەبێت لە 2010دا دەبێت تێبگەین شەقام هەمووی خۆڵە مێشی نییە دەنگدەری شەقامی کوردی دەنگدەری کوردی لە 2010دا بەشی زۆری توانین بەڵام 90 دابەش بۆ بەسە پارتە سیاسیەکان ئەگەر هێزێکی سیاسی دوو هێزی سیاسیش بەشداری لە پرۆسەی دەنگدانەکە ڕەنگە نەتوانێت و کاریگەری هەبێت لەسەر ئەوەی کە ڕێژەی بەشداربوون لە هەڵبژاردنەکان کەم بێ لەبەر ئەو پارتە سیاسیانی کە بەشدار دەکەن دەتوانن زۆرینەی خەڵک ببنەوە سەر سندوقەکانی دەنگدان لە ئەندام و لە ئەنگران و دەنگدەرانی خۆیان ئەمە خاڵە چەند خاڵی دووەم ئێمە ئەبێ نابێت کۆی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بخینە ژێر پرسیارەوە بۆی ئەم نارەکانمان هەم دوژمنەکانمان ڕەنگە بە ئاواتەوە بوون ئێمە پرۆسی سیاسی سەرلەبەری کە هەبی باشتر لەوەی نەبی هەبی بە هەموو کەمەکوڕەکان و هەبێ باشترە نەک نەبێ یعنی واتە ئێمە ئەبێ خۆمان بەدەستی خۆمان هەوڵ دەین ئەوەی هەشە نەمێنێ و فەشەل بێنێ خۆ ئێستا پاشی مدەشکە پەرلەمان درێژ کراوەتەوە حکوومەتەکە ئەبێتە کاربڕێکەر هەرێمی کوردستان تووشی فەراغی یاسایی دەبێ حکوومەتەکەش هەموو قوەی قانونی هەموو قرارێکی نابێ لەبەرەوە کە تۆ دکتۆری بەڕێز حەز ناکەی دکتۆر حەز ناکەی بەفعلی دکتۆری بەڕێز من با پرسیارێک لە بەڕێز بکەم حەز ناکەی خەڵکی هەرێمی کوردستان بەفعلی لەوە دەستی کردو بەوەی کە بایکۆتی پرۆسەی سیاسی بە تایبەتی لەوەی کە پەیوەندی هەیە بە دەنگدانەوە ینی دەستی پێکردووە ئێمە خۆت ڕەنگەوە بزانی لە 25 ئایلولی ڕابردوو لە ڕفراندۆمەکە ینی خەڵکێکی کەم بەشداری کرد لە 12 ئاریش بە هەمان شێوە ینی خەڵکێکی کەمتر بەشداری کرد هەز ناکەی بەفعلی ینی پرۆسەکە دەستی پێکردووە شەقام خەریکە بایکۆتی سیاسی دەکات ناومێت دەبێت لە پرۆسی سیاسی ڕفراندۆم پێم وایە ڕێژەیەکی زۆر بەشداری کرد بڵێ ئەوەی پێدەوترێ ڕفراندۆم بەشە خەڵکێکی زۆر بەشداری کرد چۆمیان چۆن نەبوو شێوازشکەیە بەڵام لە هەڵبژاردننی 12/5 بەتەنیا هەرێمی کوردستان نەبوو سەرانسەری عێراق نسبەی بەشدار بوو بە پێی پێویست نەبوو لە ئاستی پێویستدا نەبوو ئەمەش بەشێکی پەیوەندی بەو با بڵێن قەیرانی ئابووری و قەیرانی سیاسی هەموو تەنگژانی کە لە وڵاتە هەیە بەداخەوە هەموو لایەنە سیاسەکان من لە نزیکەوە متابعە دەکەم وەکو چاودێرێکی سیاسی من کابینم لایەنە سیاسەکان لە هەڵمەتی بانگەشی هەڵبژاردن هەمیان بەرنامە و ئەجندای جوانیان هەیە کارنامەی باشیان هەیە بۆ هەڵبژاردنەکان بۆ هەڵمەتی بانگەشە بەڵام لایەنە سیاسەکان ئەوەندەی خاص بە تایبەتی لە هەرێمی کوردستان ئەوەندەی پەلاماری یەکتر دەدەن ئەوەندەی ڕخنە لە یەکتر دەگرن ئەوەندەی زمانی زبر بەرامبەر یەکتری بەکاردێنن ئەوەندە ئاگیان لە ناوەڕۆکی کارنامەکەیان هەیە کارنامەی زۆر جوانە بتوان بانگەشەی لۆ بکەن کارنامەکەیان تەنها تایتل سەر شاشی تەلەڤیزیۆنەکانە یان لە سایتەکانە بەڵام لە هەڵمەتی بانگەشە زیاتر هێرشکردنە سەر یەکتری و یەکتر شکاندن و تەشیر بە یەکتری و زمانی زبرە من پێم وایە ئەمە خراپە هەندێک جار وایە گومان لا دروست دەبێت ڕەنگە لە بەشێک لەو کاندانە پرسیارکە یە و لایەنە سیاسیانە ڕەنگە بە وردی نەزانێت کارنامەکەی چیە ئەمە جوان نەخوێن بێتەوە یەک دەنگدەرەکانی تێنەگە کارنامەکەی چیە لەبەر خەڵک لە هەرێمی کوردستان لە زمانی زبر لە مزایدی سیاسی لە تەشیر بە یەکترکردن لە یەکتر شکاندن لەو یەکتر سوکردنە بەڕاستی خەڵک بێزار بووە خەڵک بێ ئومێد بوو لەو جۆرە حاڵەتانێکی دێتە پێش کاتی ئەو هاتووە ئێمە
بە فۆرم و ناوەڕۆکێکی دراسە بۆ کراوە بە شێوەیەکی ئەکادیمانە ئێمە لە کوردستان خەڵکی باشمان هەیە خەڵکی زیرەکمان هەیە ناکرێت بە بڵێ خەڵکە سیاسەکان بەزە ناو هێزە سیاسەکان زۆر باشە لە زانکۆکان لە پەیمانگاکان لە ناومجتەمەعی کۆمەڵایەتی لە زانانی ئاینی خەڵکی باشمان هەیە زۆر باش دکتۆری بەڕێز زۆر باشە دەگەڕێمەوە لات سوود دۆستەکانمان لە دەرەوە بگرین بە دراسێکی ئەکادیمی زانستیانە کاری لەسەر بکەین زۆر باشە دکتۆری بەڕێز زۆر باشە کاکادی هەز ناکەی یعنی قسەکردن لەسەر ئەوەی خەڵک و تەنانەت هەندی هێزی سیاسیش بایکۆتی پرۆسی سیاسی بکە ینی ئەمە داوە و بانگەوازیش زۆر 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 ناواقعیە ئەمە قسەکردنە لەسەر ئەوەی کە ئێمە 2010 بڕین لە بابەتیش زۆر گرنگ کە بریتە لە سیاستکردن هەز ناکە ئێمە بە تەچەکردنی هەرێمی کوردستانە ینی نەخۆ لە ڕاستیە ئەمە دابڕان نییە؟ نەخێر لە ڕاستیە بابەتەکە ئەوە نییە کە ئێمە بە هەمیشەی ئیستیغنا لە پرسێکی گرنگی وەکو هەڵبژاردن کەین کە یەکێکە لە پایە سەرەکیەکانی بە دیموکراتیزەکردنی کۆمەڵگا هەڵبژاردنێکی با بڵێن دوور لە ساختەکاری و هەڵبژاردنیە کە ڕێز لە دەنگی خەڵک بگیرێ هەڵبژاردنێکە پێویستە هەمومان بەرەوپیری بچین بەڵام لە ڕیفراندۆمەکە هاوڕێ بە ڕێزم باسیەوەی کرد کە گوایە ڕێژەی دەنگدان باش بۆ نەخێر بە پێچەوانەوە لە ڕیفراندۆمەکە بە دیاری کرد ئەو ڕێژەیە ڕێژەی واقعی نەبوو کە ئالان کرا هەمومان نەزانین هیچ هێزێکی سیاسی قسەیەکی ئەوتۆی لەسەری نەبوو بەڵکو ئەیانویست ئەو بابەتە شخصیەی کە مەسعود بەرزانی کردبووی بە عوقدەی خۆی تێی پەڕێنن و ئەویش یەکلا بکرێتەوە و ئەگینا ڕێژەیەکی زۆر کەم خەڵک بەشداری کرد و لە ڕاستیە بە جوانی فەحسکردنی کۆمەڵگا ئەو واقعەیە کە هێزە سیاسیەکانە ئەبێ لێ تێ بگەن کە ئەویش بریتە لەوەی کە ڕۆژ لە دوای ڕۆژ ئاستی بەشداریکردن لە کایەی مەدەنی و لە کایەی پرۆسەیەکی جدی وەکو هەڵبژاردننا کەمە بێتەوە کە خۆت بەراوردەکەی 25 ئەیلول تا 12 ئایار و دڵنیا بن ڕێژەی دەنگدان لە ئێستا کەمترە بێتەوە ینی لەم هەڵبژاردنەی کە لە بەردەستمانە زۆر کەمترە بێتەوە تا 12 ئایار بە دەلیلی ئەوەی هەموو هێزە سیاسیەکان لە میدیاکانیانەوە بە میدیاکەی ئێوەشەوە پێشەوە ئێمە بینێنەوەم بەرنامەوە بینیمان ڕیکلامتان بۆەوە کرد کە خەڵک بڕوان ناو تازەکاتەوە بڕوا ئەمە ڕیکلامی کۆمیسیۆنە بەزانم ڕیکلامی کۆمیسیۆنە بەڵام باسەکە ئەوەیە هەموو لایەنە سیاسیەکان پاڵپشتیەوەکەن کە خەڵک بڕوا بۆ دەنگدان چونکە دوجار دەنگەکانی ئەویشی تایە ئەوەی کە سار بووەتەوە بیزات ئەوەی ئێوە زۆر واقعی تایە چونکە دەنگی ناڕازی هێزەکانی دەرەوەی دەسەڵاتی پارتیوێکێتیەکە بالفعل کارەساتی گەورە بۆ ئەم هێزانە بەڕێوەیە هاوڕێ بەڕێزم نازانم چۆن بیرەکاتەوە بەڵام بالفعل یەکێتی و پارتی هیچ کێشەیەکیان نییە لە بەرەوەی پرۆسەی هەموو پرۆسەی سیاسیان لە کوردستانە سووک و ڕسوا کرد دوایان کرد لە خەڵکی کوردستان بێئومێد بێ لە هەموو کایەکانە بۆیە گرنگیش نییە بەلایەنەوەی ناچێت بۆ سەر سنووقەکانی دەنگدان سیاسەکانی ترە ئەگەر پارتی و یەکێتی لە ناو موسساتی ڕسمیدا پرۆسی سیاسیان سووک و ڕسوا کرد بێ هەز ناکەی لە دەرەوەی موسساتی ڕسمیش لە ناو شەقامدا بنمونە لە مەیدانەکاندا هێز ئۆپۆزیسیۆنەکانیش کاری جەماوەری خەباتی جەماوەریان سووک و ڕسوا کرد ئەزانی من لێرە نهاتوو مەحامی هیچ هێزێکی دەسەڵات هیچ دەیکەم لە بەڕێزت نەخێر ئەزانی چۆنە هێزەکانی ئۆپۆزیسیۆن بەگشتی ئەگەر بەهاتایە و هێزی دەسەڵات بەبێ ئەوەی پێویستکە لە هیچ وەسیتێکەوە لەگەڵ هیچ وەسیتێ بەکار بێنێ بۆی بگاتە خۆپیشاندەران خۆی مخاتەبەی بکردنایەوە هەڵسایە بە کۆمەڵی چاکسازی بێگومان ئەوە خۆپیشاندەران ئاستی داخوازیەکانیان وە شێوازی خۆپیشاندانەکانیان نەگەیشتە هیچ ئاستێکە ئێستا جەناب و باسی بکەی من پێم وایە کە بەداخەوە ئەو ئەگەڕێمەوە بۆ سەر بابەتەکەی خۆم کە میز باسی کەم پێشەوەی کە جەناب و پرسیارم لێ بکەی ئەو هێزە سیاسیانەی دەرەوەی پارتیوێکێتی مافی خۆیانەوە لە خەڵکن کە بیان نێرن بۆ سەر سنووقەکانی دەنگدان بەس خەڵکی کوردستانیش مافی خۆیەتی لەوان بپرسن زۆر باشە پارتیوێکێتی تا دێت پاشەکشە بە هێزە سیاسیەکانەکەن من ئەمڕۆ لەگەڵ یەک دوو هاوڕێما مناقەشەی ئەوەمانە کرد ئەموت هێزی سیاسی ئێمە سەرەتا دەرەکەوێت
کۆمەڵی خەونی گەورە خاتە ناو کۆمەلگاوە کە ئەویش لە ژێر یەک تایتڵاکە بریتە لەوەی ئەو بەدیلە بۆ پارتی وێکێتی خۆی مانیفێستەکە بەڵام دوای ماوەیەک کە تێ ئەگا یان هەر لە ڕاستیا خۆشی زانیوێتی وایە بەڵام ئەو بابەتەی تەڕح کردووە یەتەوە بە خەڵکەڵیاڵێ منەمەوێت لەگەڵ پارتی وێکێتیا شەریک بم یعنی خۆ من نامەوێت پارتی وێکێتی بکەمە دەرەوەی پرۆسی سیاسی لە کوردستانە ئۆکەی بەڵام دوای ماوەیە لەوەش تێگا کە نەخێر شەریکیش نییە پارتی وێکێتی شەریکیشیان ناوێت پارتی وێکێتی پاشکۆیانەوێ یعنی تۆ سوور بزانی خەڵکی کوردستان من بزانم کە هێزێک پاشکۆیەتی قوبوڵەکە خوا نەخواسە کە ئێوە ببێ بە دوکانی سیاسی بۆچی دەنگی خۆمی بەمێ و بیل نەتیجە دەنگش بە پارتی وێکێتی نایم کەواتە پێویستە ڕێگایەکی ترمە بێ ڕێگاکە ئەوە نییە کە بە یەکجاری ئێمە دەست هەڵگرین لە ئۆپشنێکی گرنگی وەکو چ خۆپیشاندان بێ چ هەڵ بەشداریکردنی کایی هەڵبژاردن بێ نەخێر بەڵکو ئەکرێ بۆ ماوەیەک یەکێتی و پارتی و هێزەکانی دەوروبەریان تێبگەێنین خەڵکی کوردستان توانن هەر مقاتعاتان کەن وتوانن پرسیارە جدیەکە خەڵک مهتم یەکێتی پارتی ئەسڵ لە مهتمن بۆ مقاتعەیە لە دوورمەودا ئەو مقاتعەیە پشتی پارتی وێکێتی ئەشکێنێ چونکە ئینسان پێویستی بە تەنفیسەیە بەس بەڕاستی جەماوەرەکەی پارتی وێکێتی زۆر جارەیە لە ڕێگەی کایەکی مەدەنیەوە منە ڕۆم دەنگە دەم خۆم خاڵیەکەمەوە لەوەی کە لە جەماوەرەکەی پارتی وێکێتی کە هەموو کەس زانێت جەماوەرێکی زۆرە ئەمان جەماوەرێکی زۆر ئیستیجابیان دەبێت بۆ ئەم داوایە جەماوەری پارتی وێکێتی جەماوەرێکی کەمینەن لە کوردستانە ئەوە سندوقەکانی دەنگدان نەتیجەکە ئەمە ناڵێت زۆر باشە ڕێژەی دەنگدان لە کوردستانە تا بێ بەرەو خوارەوەیە لەو ڕێژە دەنگدانش پارتی وێکێتی هێشتر ڕێژەیەکی کەمیانەیە بەڵام ئەوە خەڵکی کوردستانە لەوەی تووڕێ لە کۆی پرۆسەکە ناچێت بۆ سەر سنووقەکانی دەنگدان بۆیە پارتی وێکێتی تایسێش بە زۆری نەدەرەکەەوە زۆر باشە زۆر باشە ڕێژەی دەنگدان لە خواری لە ساپەنجاوی ئەوان بەرزیەکەن زۆر باشە دکتۆری بەڕێزکەواتە ینی بۆچی خەڵکی هەرێمی کوردستان بەجددی بیر لەوە نەکاتەوە کە بایکۆتی کۆی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بکە بە تایبەتی لە کاتێکدا بەشی زۆری ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان لە پرۆسی سیاسی خەریکە بەرەو ئەوە دەچێت بە شتێکی کارتۆنی ینی بۆچی خەڵک لە ڕێگەی بەشداریکردن لە پرۆسی دەنگدان ببێ بە بەشێک لەو مەهزەلەیە لانی کەم دەتوانێت ینی لە ماڵەوە دامنیشە دەنگ نەدا و شەریعەت نەدا بەم حاڵەتە کارتۆنیە ئەمە باشترین ڕێگە نییە کە خەڵک بۆی بگەڕێتەوە بڵێ وەڵامی کاک شەڕۆژ پێش بەر لە بەردامەکەش وتم من حەزدان کە بەشداری ئەو زۆرە بەرنامانە بکەم زۆر چێبڕچێ ململای ناوە سیاسەکان و یان لایەنی سیاسی ناوی بێ لەبەرەوەی بەڵام ناچارم وەڵامی چیس هاوڕێم دەمەوە هاوڕێ قسەکانی جوانە بەڵام زۆر بێ ئومێدە هیوادارم ئەوەندە بێ ئومێد نەبێ ئەوەندە بەرقوقینەوە سەری پارتە سیاسەکان نەکەم ناب بە مەحامی بۆ مەز بە سیاسەکان بەڵام ئەگەر گلەیی لە پارتی و لێچێتی هەبێ گلەی لێچێتی هەبی لە پارتی هەبێ پێم وایە هەمان گلەیش لە گۆڕان هەیە لە کۆمەڵ هەیە لە یەکگرتو هەیە لە لایەنە سیاسەکان هەیە قسەکەی منەکەی نە من لێرە دەتوانم بەخسی خۆم بکەم مەجالم دەبێ زەحمەت لەبەرەوەی ئەو بدەڵێ پشتی یەکێتی پارتی بشکێنن بۆ پشتی گۆڕان نەشکێ بۆ پشتی لایەنەکانتر نەشکێ لەبەر کە جەماوەر خۆپیشاندانی کرد چۆن مەقڕەکانی پارتی یەکێتی ئەست ئەو هەش مەقڕی گۆڕان و لایەنە سیاسەکانیان سووتان لەبەرەوە خەڵک لەوانش بێزارە خەڵک گلەی لەوانش هەیە گلەی هەبێ گلەیان لە هەموو لایەنە سیاسەکان هەیە لایەنە سیاسەکان بەداخەوە بۆی ئەو ململانەیە ئەو مزایدە سیاسی کە هەبووە ئیتر بەشێکی عیبەکانی خۆیان بەردەکەوێ بەڵام بەپێی کورسەکان ئێستا بپێی ڕێژەی دەنگدان ڕێژەی مەقاعد ڕێژەی بەشداریان لە حکوومەت هەموو لایەنە سیاسەکان لە حکوومەت بەشدار بوون تا مودەی قانونی پەرلەمانش بەشدار بوو هیچ هێزێک ناوی معارەزە نەبوو ئێستاش هەندێک لایەن لە حکوومەتی لۆکاڵی بەشدار و معارەزە نییە لەبەرەوە ئێمە ناکرێ هەموو خراپەکان و کەم و کوڕەکان لەسەر دوو لایەن ببەستینەوە بەڵێ پشتی زۆر بەر ئەوان دەکەوێت کە زۆرینەن و جەماوەریش بەحسوب نییە نە من دەتوانم نەجاتی هەموو شەقاق قسە بکەم ئیتر واتە ساڵ بکەم جەماوەر نییە من دڵنیابە لەوەی نەکرد پارتی و چیتی پارتیش بەتەنیا بایکۆت کە هەڵبژارد دەکرێت و زۆری کورسەکان بەدەست دێت یەکێتیش بکە بایکۆت کە هەروایە هەموو هێزانێ ئێستا نایان لە خۆ نامەعارەزە
خەڵک بەشدار دەبێ و زۆرینەش بەشدار دەبێت ناڵم نسبەتی زۆر بەڵام نسبەی قانونی بەشدار دەبێ و حکومەت و پەرلەمانش تەشکیل دەبێ و شتێک لە مەسەلەکان ناگۆڕێ لە دوازار دێ ئێمە ئەبێ بە منطقی بە واقعی بیر بکەینەوە خەڵکی کوردستان نابێ ئەوەندە بێ ئومێدکەین ئەبێ خەڵک هاندێ بچێ بەشدار بێ با لایەنە سیاسەکان بەشدار بێ خەڵک کورسی بێنێ لە پەرلەمان لە حکومەت با معارەزە هەبێ ئەگەر معارەزە هەبێ ڕقیب دەبێ بەسەر کەم و کوڕەکان بەسەر گەندەڵەکان بەسەر کێشەکان با بەشدار بێ لە زیاتیەوەی بایکۆت بکە بەڵام بایکۆت کە ئەو قەنەواتێکی ئەعلامیت هەیە زۆر ئەگەر ئەو دەسەڵاتەوە حکومەتە بەبەستی بێ بڕۆی بە ئازادی ڕادەربڕین و بڕۆی بە بنەماکان دیموکراسی نەبێ بە شێوەیەکی یاسایی دێت تەلەڤیزۆنەکەت پێدا دەخا و دەشداتە دادگا خۆ نمونەش زۆرە لەبەرەوە بەڵام بە ئێمە بنەما یاسایەکان و بنەما دیموکراسیەکان و ڕەچاوی هەڵبژارد و ڕەچاوی بەرژەوەندە گشتەکانی خەڵکی کوردستان و ڕەچاوی ئەو چێژ هەڵپەسێدراوانە بکەین لەگەڵ عێراقا ڕەچاوی ئەو گەلە کۆمەچەیە ئیقلیمیانە بکەین کە لەسەرمان هەیە لە یەک ڕۆژدا لە پەرلەمانی عێراق کە جێگری سەرۆک پەرلەمان ئێمە بوو سەرۆک کۆمارمان هەبوو بەشێک لە وەزیرەکانمان هەبوو 13 بڕیار دەرچوو دژی هەرێمی کوردستان ئەوە چی ئێمە ڕێفراندۆم دەکەین من ناڵم ڕێفراندۆمەکە باش بوو یا خراپ بوو لە لایەشکە بی بەڵام 13 بڕیار دەرچوو لەبەر ئەوەی ئێمە دژمنەکانمان چاوێن لێ کردوونەتەوە کەلبەکانیان تیش کردوتەوە با ئێمە لەو قۆناغا بەس بە ئیتر یەکتر شکاندن و هێڕشکردن سەیەکتر و بیر لۆ بکەین و پشتی فڵان بەشێ و پشتی فڵان نەشتێ نا با پشتی هەمووان تۆ تیمار بکەین بەڵام ڕخنیان لێ بگرین تێبینەکانمان هەبێت لیان قبول نەکەین کەمۆکڕەکان قبول نەکەین با خۆپشاندانی هێمنانەمان هەبێت نەک خەڵک بکوژرێ و پەلاماری مەقڕ بسووتێنی و بارەکە بسووتێنی و شەقامەکان بگری خۆپشاندانی هێمنانە هەبێت داواکاری هەبێ بەڵام کاتێک زەماوەر داوایەکی ڕەوای خۆی هەیە خۆپشاندانێکی هێمنان دەکات هێزێکی سیاسی دێت تەخریب دەکات مەشاکل دەکات تەقە دەکات حکوومەت و پۆلیس و ئەوەش تەقیل دەکەن و خەڵک دەکوژرێ ئەمە پێی ناوتری خۆپشاندن ئەمە پێی دەوترێت تەخریب دەبێتە فەوزا یعنی خەڵکی لایەنی سیاسی داوای ڕای خەڵکیش پێشێل دەکات لەبەر باغ مەزاری خەڵک بێ خەڵک با بەخۆی ڕێپیوان بکە لە هەموو شارەکان بیکە بەڵام کە مەشاکل و فەوزا دروست بوو مەسارەکە بەرەوا قارێک دەڕۆ بەرەتیتە ڕەنگە هەنێ من خۆپشاندام کرێت لەبەرەوەی ئەوە کارێکی خراپی ئێمە دەبێت چاوەڕوانی مەنتەقین هێمنی ئارامی برایەتی تەبایی خۆشەویستی ئێمە هەومان لێک باخیرن بە ئومێدی ئەوم هەومان تەبابین یەکگرتوو بین تێگەیشتوو پێگەیشتوو بین بەرنامەیەکی خطابێکی هاوبەشمان هەبێ بۆ گەلی کوردستان بۆ نیشتیمانی کوردستان بۆنتەوە با وەفادارژ بۆ کەسوکاری شەیدان بۆ ئەو ڕەمزانەی کورد لە ساڵی ڕابردوو بەداخەوە کۆمەڵێک سەرکردەی گەورەی وەکو جەنابی مام جەلال و کاک نەوشەروان و کاک کاینتر لە دەستدا کەمان لە قۆناغەدا زەڕور بن بۆ میلەتەکەمان با وەفامان بۆ ئەوانە هەبێ کە ئەویش تەبایی دەبێ یەک خطابی دەبێ بۆ ئایندە لەگەڵ عێراق و بۆ دەوروبەریش زۆر چاکە تۆ باس لە ئۆپشنی سێم کرد کە بریتی بوو لە بایکۆت بەڵام بوو قسە نەکرێت لەسەر ئۆپشنێکی تر ئەویش بژاردە و ئۆپشنی تاقیکردنەوەی هێزی نوێ هێزی تازە ئایا ئەم کۆمەڵگایە بەوەندە خوێنی تازەیان نییە کە هێزی تازە دروست بکە نا بە بڕای من ئەو هێزانەی کە خۆیان مەطرح کردووە هێزی نوێ نین هێزی مزەیەف و هێزی ساختەکارن کە بەداخەوە دەسەڵاتی سیاسیەکێک لەو فێڵە سیاسیانەی کە کردوێتی بریتە لە هێنانەوەی کۆمەڵێ بازرگان و کۆمەڵی خەڵکی ساختەکار بە ناوی سیاسیەوە و بە خۆیان عرض کردووە بە ناوی هێزی نوێەوە ئەوان نەک هێزی نوێنین ناتوانن کە بەڵام هەرچێک بێ دوازار ئەمان لە چوارچەوەی یاسا و ئەو پرەنسیپانی کە ڕێگە پێدراون بەشداری گەمەی سیاسیان کردووە ینی بۆچی ئەمە کێشەیە لای تۆ کاکە هادی گرنگ ئەوێ ئەم ئیلتیزامی کردووە بە چوارچەوەیە کە یاسا یاری کردووە بۆ هەڵبژاردن بۆ کاری سیاسی چونانەی من خۆم هەمە بە ناوی خۆمەوە دەریە بڕم و لە ڕاستیا بەس هەست ناکەم بۆ چونانە زۆر توندنیانی زۆر ڕەشبینیانن زۆر لە ڕاستیا لە دۆخێکی وەکو ئەمڕۆی کوردستانە باشترین بۆ چوون بە لای منەوە بۆ چوونی ڕادیکاڵ و بۆ چوونی جدین بۆی خەڵکی کوردستانی تر تا بەو جۆرە نەخڵەتێنرێەوە بۆ جۆرە مانوو نەکرێ لە نێوان هێزە سیاسەکە لە کۆتاییدا ئەم بۆ چونانە ڕەنگە ڕاکێشن بۆ ئەوەی کە بیر لەوە بکەوە تەنانەت هانی خەڵک بدەن بۆ چەکەڵگرتنیش بۆ پەنابرنە بەرتوند و تیش ناوە بزانم بۆ چوونەکانی من ڕوونە و من ئەمەوێ ڕێز لە ڕای خەڵک بگیرێ لە کوردستانە بە پێچەوانەی ئەو مامۆسا بە ڕێزەی کە وەکو مامۆسای زانکۆ قسەیەکە بەڵام لە ڕاستیا پشگیریەکی زۆر لە با بڵین هەردوو حیزبی دەسەڵاتەکە خاوەنی بۆچوونی خۆەتی بوو ئەمە وەکو بۆچوونی ئازاد لێ قوبڵ ناکەیانێ بەدڵنیاییەوە بە دیاریکراوی کە باس لە مەوزوعی خۆپشاندانەکە کە گوایە خەڵک تەقەی کردووە
و هێزەکانیان وا لێ کردووە ئەوانی شتەقە بکەن من نازانم لە کوردستانە غەیری ئەوەی کە دەسەڵاتی سیاسی نابەرپرسانەکانی ئەمساڵ بەڵێ خەڵکی خۆنیشاندەر تەنانەت بارەکەەکانی ئێوە بارەگەیان سووتان نەبر بۆ تونند و تیژی بارەگایان سووتاندووە ئەوە پێی ناوترێت تەقەکردن بە دیاریکراوی ئەو باسی تەقەی کردگوایە تەقە نەکراوە و ئەوە هەر هەمان دەرەنجامی ئەو جۆرەیە لە باڵێن هەڵسەنگاندن و شرۆڤەکردن کە دەسەڵاتێکی گەورەی لە پشتەتوانێ خەڵک بە مخەڕیب و با بڵێن تێکدەر بناسیێنێ هەر وەکو ڕێزم هەیە بۆ ئەو دەسەڵاتی پێشووتری حکوومەتی عێراقی کە پێشمەرگەی وەکو ناوێکی جدی لە کوردستان و لە زیهنێتی خەڵکا بە مخەڕیب ناسان دەبوو من هەستەکەم ئەو بێمنەتیەی ئەم بە ڕێزانە کە قسەی پێیەکەن تەنانەت ئەم مامۆسا بە ڕێزەی زانکۆیش کەڵێ با خەڵکیش نەچێ بۆ سەر سنووقەکانی دەنگدان دوجار هەڵبژاردن هەر بەڕێوە ناواقع نییە هیچ کاتێ واقع نییە هەڵبژاردن بۆ خەڵکەکرێ خەڵک گەورەترین کەرەستەی هەڵبژاردن خەڵک وجودی نەبوو و خەڵک ئامادە نەبوو بچێ بۆ سەر سنووقەکانی دەنگدان کە من پێم وایە خەڵکە جدیەکە لە کوردستانە ئێسە بڕای بە دەرەنجامەکانی سنووقەکانی دەنگدان نەماوە یعنی پارتی لە لای خۆیەوە هەتا دێگەڵە سوبحان الله لە زاخۆ تا دێگەڵە یەکەمی بێڕکابەرە و کەس ناتوانێت ئەم سەرەوسەری لەگەڵا لەم دیوی دێگەڵە تا ئێرە بۆ ماوەیەک کە هێزێکی دیاریکراوی وەکو بزوتنەوەی گۆڕانی یەکەم بووە جارێکی تر ئەمانی شاتنەوە ئیعادە نەزەری خۆیانیان کردوێتەوە بە هەر ڕێگایە بێ کە بریتە لە ساختەکاری دیسانەوەمانیش خۆیانیان کردوێتەوە بە یەکەم و ئەو سنووقانش کە هەڵبسڕان لە ماوەی ڕابردووە هەر دوێنێ ئەدهەم بەرزانی لە پەیجەکەی خۆیەوە کە خواحافیزی لە ئەنجومنی سەرکردایەتی پارێزگای سلێمانی هەڵەبجەکە هەموو داتاکانی دابەزان وەک ئەوەی کە ئەو تەقسیری نەکرد بێ بە حیزبەکەی بڵێ من تەقسیرم نەکردووە داتاکانی هەڵبژاردننی خستە ڕۆوە کە بێگومان لەم دیوی دێگەڵە بە دواوە بزوتنەوەی گۆڕانی یەکەمە و هێزی تریش دەنگیکەی هێناوە بەڵام دەنگەکانیان دزراوە بە بزوتنەوەی گۆڕانیشەوە بێگومان یعنی پرۆسەیە کە بریتی بێ لەم یاریە کارتۆنیە زۆر چاکە کاگە دکتۆری بەڕێز لە ئێستادا دوو دەقەم ماوە بەم دوو دقێش بۆ تەبێ باشترین شتێک کە بکرێ ئەوە نییە کە حورمەت بگەڕێندرێتەوە بۆ پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بۆ دەنگدان بۆ هەڵبژاردن تا وەکو چزانم خەڵکی هەرێمی کوردستان چیدی ناومێد نەبێت چیدی ڕەشبین نەبێت ینی من عزداکەم زۆر جابی ئەو برای بەڕێزم دەمەوە دڵنگە وەڵام هەی بۆم قسەکانی بەڵام هیوادارم ئەو لە جیاتی هەموو خەڵک بڕیار نەدا هەموو خەڵک ڕەنگنی وەکو ئەو بیرکاتەوە و هەر ڕەنگە قسەکانی زۆر بۆ ئازعی دیارە و مەسەلەن پشتگیری لایەنێکی سیاسی دەکات پێوە ئەو لایەنە سیاسیە هەموو شتەکانی منطق و معقولە من پێم وایە هیچ لایەنێکی سیاسی نییە هەموو شتەکانی کامل و لایەنە سیاسی بچێتە ناو هەڵبژاردنەوە بەڵام داوای بایکۆتەکەم کاکادی کاتی خۆیەتی باقسەی خۆی تەواو بکە فەرموو دکتۆری بەڕێز فەرموو تکات لێ دەکەم ئەو لایەنە سیاسیوی کۆمەڵ خەڵک لێ بۆتەوە سەرۆکی فراکسیۆنەکەی لە هێز سەرۆکی فراکسیۆنی هێزێکی تر بکە ئەو پێدەری مزەیەف و دەست دروستکراوە من نازانم من لە جیاتی ئەو نەوەی نوێ ئەو لایەنەش قسە ناکەم بەڵام بۆ ئەگەر هێزێکی تازە دروست بێ ئەو مزەیەفە و دروستکراوە و نازانم چیە بەڵام بۆ ئەگەر هێزەکەی خۆی دەنگ بێنەوە زۆر معقولە و زۆر باشە ینی من هیوادارم بەو ئاراستەیە بیر نەکەینەوە ئەگەر من لە لایەنێک سیاسی بیرکەمەوە پێم وانێ ئەو لایەنە سیاسی من هیچ ڕخنەی لەسەر نەبێت کەم و کوڕی نەبێ هەموو لایەنەکان کەم و کوڕیان هەیە باشتر وایە هەموو لایەنە سیاسەکان بەخۆیان دابچنەوە و هەڵبژاردننی داهاتوو لە پێشە من ئومێد دەکەم هەڵبژاردن لە کاتی خۆی دابکرێ و خەڵکی کوردستان حەکەم بێ خەڵکی کوردستان بەوە زۆری بیرکردنەوە و بە ئاراستەکانی خۆیان دابستەوە کام لایەنی سیاسی باشە و خەڵک کەس دەستی نەگرتوودەم پێم وایە خەڵک دەزانێت دەنگ دەدا بەچێ نادا بەچێ و هەموو شەکان دیارن من ئومێد دەکەم ئێمە هەمومان بە واز لەو تەشەنوزە بینین واز لەو عەقڵەتە بینین ئیلا یەکتر پێم وایە یەکتر لە ناو دەبین ئێمە یەکتر لە ناو نابین ئێمە یەکتر تەواو دەکەین هەمومان تەواوکرد یەکترین پێویستە تێبگەین گەلی کوردستان لە بەردەم خۆناغەکی بەترسیداردایە هەستیاردایە ڕێگەی هات و نەهاتی لێبەدی دەکرێت
ڕێگا نەهاتەکەی ئەوەیە ئەو پرتەوازەیەیە ئەو دڕدۆنجەیە ئەو یەکتر شکاندنەیە ئەو زمانە زبرەیە ئەو یەکتر قبول نەکردنەیە ئەو هەم گومانەیە دروست دەکەین لەسەر یەکتری ئەو هەم دژایەتی یەکتری و یەکتر نەخوێندنەوەیە کە ئەو پرتەوازەیە فەرق دەسوود دژمنەکان زاڵ دێن بەسەرمان ڕێگە هاتەکەی ئەوەیە بەرەو هێمنی و بەرەو ئارامکردنەوە بڕۆین با ڕەخنەمان هەبێ با کەم کوڕەکان لەگەڵ یەکتر لەسەر مێزی گفتوگۆ باسکەین چیتر لەسەر مێزەکانی لەسەر کەراڵەکانی تەلەڤیزۆن لەسەر مێزی زوومی کامێرەکان لە کەراڵەکانی ڕاگەیاندن بە یەکتر نەشتێنەوەدا زۆر باشە خەڵک بێزارە خەڵک هەم لایەنە سیاسەکان بێزارە کە زۆر باشە دکتۆری بەڕێز لەو زمانە زبرە بێزارە لەو یەکتر شکاندن ئومێد دەکەم تەبابین یەکگرتوو بین بۆی میلەتەکەمان ئاسوودە بێ بگەین ئەنجامەکی باش ئەو میلەتە لەو دۆخە چەق بەستۆ ڕزگار کە باشەیەکی باشتر من ئومێدم زۆرە لە ئایندێکی نزیکدا کۆبنەوەی لایەنە سیاسیەکان دەکرێت زۆر باشە زۆر باشە لە ڕاستیا کاک شۆڕش من تەنها دوو کەلیمەمەوێ ئەوش بریتە لەوەی ئەگەر خەڵکی بینەرانی بەڕێز شاهید من بەرگریم لە هیچ هێزێکی سیاسی نەکردووە هەموو هێزە سیاسەکان ێستا لە کوردستانە داواکەن کە خەڵک بڕە بۆ سەر سنووقەکانی دەنگدان من داوام کردووە بایکۆتی سنووقەکان کەواتە بەرگریم لە هیچ هێزێکی سیاسی نەکردووە و من بەوەڵێم باشە دەستکەوتەکانی هەڵبژاردن بریتە لەوەی 2 ساڵ ئەهێڵی سەرۆکێک لە پەرلەمانە بێ و 2 ساڵی ئایندە بایکۆتێکی ناڵی بڕاتەوە بۆ دێگەڵەوە زۆر ڕوون و ئاشکرایە کە پارێزگاری سلێمانی 240,000 دەنگیە نابوو کە تۆ نەوهێشت کەواتە پرۆسەی دەنگدان سوکراوە 12 ئایار ئەو هەموو تەزویرە و ئەو هەموو ساختەکاریە کە زۆربەی دەستگاکان زۆر باشە کاتم نەما زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر ئەمیر نامێک مامۆستای زانکۆ لە ستۆدیۆی هەولێری پایتەخت لەگەڵم بووی زۆر سپاس دەکەم هەروەها زۆر بەڕێز کاگە هادی ئەحمەد ڕەشید چالاکوانی مەدەنی لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵم بووی زۆر سپاس تۆشەکەم تا لە هەفتەی داهاتوو پێتان دەگەمەوە هەموو لایەک بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ